خۆشەویستان لە تەورەی یەکەم ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژ باس لە بابەتێکی گرنگی تەندروستیەکەین. ئێمە لە بەردەم ڕۆژە پیرۆزەکانی جەژنی قوربانی پیرۆزین کە 4 ڕۆژە. ڕۆژی یەکەم لە شەرعا بە ڕۆژی نەحر ناسراوە و 3 ڕۆژەکەی دیکە بە ئەیام تەشریق ناسراون و مسلمانان گەورەترین عیبادەتێک لەم 4 ڕۆژەی جژنە کە لە بانگی بەیانی ڕۆژی یەکەمەوە تاوەکو بانگی ئێواری ڕۆژی چوارەم دەست پێکات، ئەویش بریتە لە ئەنجامدانی سونەتی گەورەی قوربانی و ئەو سەردانە کۆمەڵایەتی و چکلێت خواردن و چەرس و شیرینی و ئەم بابەتانە گرنگە. ئێمە لەگەڵ ئەمەیە ئاگامان لە تەندروستی خۆمان بێ، گرنگترین ڕێنمایە تەندروستیەکان چین کە پەیڕەویان بکەین بۆی کە بە تەندروستێکی باش بە لەشێکی ساخ بتوانین ئەم 4-5 ڕۆژە بەڕێ بکەین و ئەوەی سونەتە ئەنجام بدەین، ئەوەی عیبادەتە ئەنجام بدەین بۆ بتوانین سەردانە کۆمەڵایەتەکانمان بکەین. میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر محەممەد جەباری پزیشکی پسپۆڕی کلینیکی خۆراکمان کردو کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ میوانە. ئەو پێشی بچینی تر جەژن بۆ لەسەر ئەمڕۆ قسەیەک نەکەین کە ئەمڕۆ زۆرینەی مسلمانان مەگە کەسێک عوزرێکی هەبێت نەتوانێت نەخۆش هەر بابەتێ بێ لە سەرانسەری ژیان بەڕۆژون. ئێمە زۆر لە ڕەمەزانە بەرنامەمان کردو لەسەر سوودە تەندروستیەکانی ڕۆژوو ئەم 3 ڕۆژە. هەر بەڕاست دکتۆر ئەوەی ئەم 9 ڕۆژە بە ڕۆژوو بووە یان ئەوەی ئەمڕۆ بە ڕۆژە کە ڕۆژی عەرەفەیە واز لە بابەتە عیبادەتەکەی بێنە سوودە تەندروستیەکانی ئەم ڕۆژە بچەپچڕانە چین ڕۆژۆ بچەپچڕانە ئەمە شەشەڵانە نۆمینەی حاجیانە دووشەم و پێنجشەمانە ئەیام البیضا ئەمە سوودە تەندروستیەکانی چین؟ سپاس دەکەم تەوان بە ناوی خۆی گەورە و میهرەبان. وامزانم لە ڕەمەزانە ئێمە زۆر باسی بە ڕۆژوو بوونمان کردووە، وتمان ڕۆژوو گرنگیەکی خۆی هەیە بەڕاستی و ئێستا حالیەن با بڵین توێژینەوە زانستیەکان بەرەو ئەوە ڕۆن. من لە ڕەمەزانی شاباسم کردوتم ڕۆژێک دێ کتێبێکە نووسێ بە ناوی ئەوەی کە ڕۆژێ بە ڕۆژوو بی ڕۆژێ بە ڕۆژوو نەبی، چونکە وەکوتم کابرایەکەیە کتێب خاون کتێبێکی هەیە بە ناوی مایکل موزلی، کابرایەکی بەریتانیە، کتێبێکی دەرکردووە بە ناوی لە هەفتەیەکا 2 ڕۆژ بە ڕۆژوو بی، لە هەفتەیەکا 2 ڕۆژ بە ڕۆژوو بی. تەوان سوودەکانی ڕۆژوو باسمان کردووە، زۆرمان باس کردووە. بەڵام ئێستا توێژینەوە زانستیەکان بەرەو ئەوە ئەڕۆن کە مرۆڤ پێویستی بەوەیە کە لەشی تا ڕادەیەک برسێتی بکە، بەڵام برسێتێکی وا بڵین زانستی، ینی برسێتێک نەک بەو شێوازەی کە ئێمە بڵین برسێتی خۆر لە خواردن بگریتەوە. لە بیرمان نەچێ مامۆستا ئێمە ئێستا حالیان هەندێک خەڵکێ خراپ تێگەیشتووە لە مۆزوعی بە ڕۆژوو بوون. بۆ نمونە بە ڕۆژوو بوونیەکی بەردەوام باش نییە، یعنی زۆر هەم بە بەردەوامی تۆ بە ڕۆژوو بی، بەڵام مەبەستم بەردەوام یعنی تۆ قەتعی نەکەی ڕۆژۆکە بە بەردەوامی تۆ بە ڕۆژوو بی. بەڵام ئەم بچڕەیە ئیسفادەیەکی زۆر باشی هەیە بەڕاستی و لەشت پێویستی پێێتی بۆ کۆمەڵێ بابەت، پێویستی پێێتی بۆ ئیسراحەتێ بەگەدەبەی، پێویستی پێوێتی بۆ خانە بەرگریەکانی لەشت، پێویستی پێێتی بۆ لە هەمووی مهمتر خانە سەڕەتێنەکانە و خانە شێرپەنجیانەی کە دروستە بێ، خەریکە دروستە بێ، پاکردنەوەی لەش پێویستی پێێتی بەڕاستی. ئێستش توێژینەوە زانستیەکان ئەوەیان سەلماندووە و پێویستی پێێتی بۆ دابەزاندنی کێشی لەش بەڕاستی و پێویستمان پێێتی بۆ دابەزاندنی چەودەکانی خوێنمان، پێویستمان پێێتی بۆ گەدەمان، بۆ ڕیخۆڵەمانە، ئەمانە هەمووی پێویستی پێێتی بەڕاستی لە مەوزوعی ڕۆژوو بوونە. بەڵام لە بیرمان نەچێ یعنی مەوزوعی بە ڕۆژوو بوون بۆچی من ئەڵێم پێویستی پێێتی، لەبەرەوەی نازانم ئێستا ئێمە بە بەردەوامی لە تەلەڤیزیۆنە لە کەناڵەکانە باسیەکەین، خۆراک زۆر گرنگە، پایەیەکی گرنگە لە ژیانی مرۆڤە بەڕاستی، یەکێ لە پایە گرنگەکانێتی. ئێمە وەکو وتمان هەموو جارە لە تەلەڤیزیۆنیش باسمان کردووە مۆزوعی لەش ساغی لە چەند پایەیەک پێک دێ، یەکێ لە پایەکانی خۆراکە. بەڵام بەداخەوە مامۆستا ئێستا توێژینەیەکی گەورەمان بڵاو کردەوە لە گۆڤارێکی گەورەیە لە دنیاە، ڕێژەی چەندێ ئێمە
چەند ئەم پسپۆرانە ڕێنمایی بڵاوەکەنەوە چەندی ئێمە بڵاوەکەین و ڕێنمایەکان چەند ئەو برا بەڕێزانە چەندێ دەستگا تەندروستیەکان بڵاوەکەنەوە بەڵام ڕێژەی قەڵەوبوون سەیرەکەی هەر بە شێوازێکی هین سەیرەکەی بەرەو زیاد بوونەڕە و ڕێژەی قەڵەوی ئێستاکە لە کوێیشە لە ناو مناڵە بەرەو زیاد بوونەڕە ئەویش بەهۆی چیەوە بەهۆی ئەو خۆراکە تەندروستانەی کە لە ناو خۆمانە هەیەەوە ئەدرێ بە مناڵ بەڕاستی ئەمە مشکلەیەکی زۆر گەورەیە و دڵنیام لە پێوترێ دوو مستەڵەحەیە لە ئەنگلیزیە ئێمە وەختێک کە دەرسەڵینەوە پێوترێ فات فۆر لایف یعنی چی؟ یعنی جیلێک دوای دروستە بێ لە ناو کۆمەڵگای ئێمەیە جیلەکە بە بەردەوامی لە ژیانیا قەڵەو بووە تۆ گەر بە بیرمان بێمە لە مناڵێم لە کاتی مناڵێ ئەگەر جیلێکی ئێمە وەرگری قەڵەوبوون نەبووە زۆر کەم بووە یعنی تۆ ئەسڵەن لە ژیان تا بینیتە کە ژیانێکت بینیوە کە زەعیفویتە هەمووی وایە بەڵام جیلێک دروستە بێەوە خەریکە جیلێک دروستە بێ ئەبێ پێوتێ فات فۆر لایف یانی لە ژیانێەوە لە مناڵیەوە قەڵەو بووە هەتاکو و گەورە ئەبێ چکە ماوەسادانە تەسەور ناکەی دابەزاندنی کێش زۆر قورسە ینی ئێستا بۆتە مۆدێلیش ئەم جۆری عملیاتانی کە مزعفاتێکی زۆری هەیە کێشەکە ئەوە لەوە بۆیە مەبەستم چی بوو لەم قسەیە بووم ئێنامە مەبەستم ئەوە بوو تەندروستی مرۆڤ لە دەڕۆژێکەوە دەستی پێ ناکە لە دوو ڕۆژێکەوە دەستی پێ ناکە پرۆسەی ژیانە پرۆسەی گۆڕانکاریە ئەبێ بزانی تۆ کە لەش حەقی بەسەرتەوە هەیە چۆن سیارەکە و حەقی بەسەرتەوە هەیە چۆن سەلاجەکە و ئەپارێزی چۆن مەوادە مینەکانە ئەبێ لەش بپارێزی بەڕاستی ئینە لیبەدەنیکە عەلەیکە حەق ئەم حەقە بەڕاستی بەڕۆی نیە دەستی پێ ناکە ناکرێ مناڵەکەم بەڕاستی بەم شێوازەیە یعنی ئاگام لی نەبێ بەڕاستی ماوەساوەکو وتم ڕۆژێک دێ لە بین گۆڤارەکانە بەو شێوازە ناوێنن بۆم بێکە ئەتەقێتەوە سیرەکەی ڕێژەی قەڵەوی لە ناوکوتم دوو توێژینەوەمان کردەوە توێژینەوەیەک لە ناو مناڵانە توێژینەوەیکی گەورە من بەشدار بووم وەکو بەشدار بووم لە توێژینەوەکە خۆی بەشدار این جەماعەتێکی ئەمریکی نەیکەن زانکۆی پزیشکی ئەمریکیە توێژەیەکی لە ناو گەورەیە توێژەیەکی لە ناو ڕخم ئەم هەموو با بڵین تەلەڤیزیۆن و بەرنامانەی کە ئێوەی بەڕێز بەڕاستی ئەمە بەرنامەیەکی زۆر پیرۆزە زۆر گەورەیە زۆر گەورە کە ئێمە بتوانین عەلەقە ڕێنماییەک بڵاوکەینەوە بەڕاستی بەڵام ڕوغمی ئەوە سەیرەکەی بە ڕێژەی قەڵەوی سێرەکەی لە ناو مناڵە زیایی کردو ڕێژەی نەخۆشی شەکرە زیایی کردو ڕێژەی نەخۆشەکانی دڵ زیایی کردو ڕێژەی نەخۆشەکانی شەرپەنجە زیایی کردو یعنی سەیرم پێدێ مەوزوعەکە چییە مەوزوعەکە ئەوەمان پێڵێکە بە خۆراک پرۆسەیەکی ژیانە ئەبێ من ئاگام لە تەندروستی خۆراکم بێ ئەبێ من ئاگام لە وەرزشم بێ ئەبێ ئاگام لە خەوم بێ بەڕاستی ئەبێ ئاگام لە باری دەرونیم بێ ئەم شوارە زۆر گرنگە ئیشاڵڵا ئێمە خۆی گەورانی گیانی بەم ڕۆژە پیرۆزە و ئیشاڵڵا سوێرە چین لە جەژنەوە جا جەژن بەڕاستی خۆشیێکی زۆر گەورەی هەیە بۆ مرۆڤی مسڵمان لە دوای عیبادەتێکی گەورەیەت یەکێکیش لە خۆشەکانی جەژن چێژبینین لە جەژن خۆراکە و زۆرێک زیادە ڕەوی ئەەکەن هۆکار چییە کە زۆرێک گرفتی هەرسو و تەندروستیان بۆ دروستێ بێ لەلایەنی خۆراکەوە دەستە خۆش بێ خۆدادەوەنی خۆی مشکلەکەمان لە زیادە ڕەویەکەی زیادە ڕەویەکەی خۆراکەکەی کێشەمان بۆ دروستەکە خۆ ئێمە ئەتوانین چێژ لە خۆراکەکەش ببینین بەڵام تەندروست بین گرفتەکانمان لە خۆرخودی خۆراکەکە نیەتە سەر سفرە گەورەترین نیعمەت نانی بەیانی گەورەترین نیعمەت تۆ نانی بەیانی ئیتر ئەگەر نانی بەیانی با بڵین بەرچایی بێ یا چێشتیش بێ گەورەترین نیعمەت وەڵام مشکلەکەمان لەوەیان نییە گرفتەکەمان لە دوای نانی بەیانیەوە دەستی پێەکە تۆ لە دوای نانی بەیانیەوە چی ئەخۆی ئەمە مشکلەیە ئەی باشە لە دوای نیوە ڕۆچی بەینی خواردنەکانە چی ئەخۆی باشە ئەمە مشکلەیە بەڕاستی تۆ نانی بەیانی لەخوا بەزیاد بێ ئەو جەژن نانی جەژنە کەس نییە حەزی لە نانی جەژن نەبێ جەژنیش هەموو جەژنێکش بە نانی بەیانیەکەوەوە خۆشە بەڕاستی بەڵام دوایی ئەوە دەستی پێکی چی ئەخۆی
ینی ئەم هەموو چکلێت و پسکیت و جەلەسات و خواردنەوە گازیەکان و ئەمجا شربەتوی سەناعی و جگەلەوە ڕەنگ و ئەنواع و ئەشکالی هاسەی کە ماوەسادانە من هەموو جارێواڵم منیش حەزم لە شتە حەزم لە شیرینی و شربەت و کولیچە و کێک و پاقلەوە و مەحەلەبی و کاس ئەمانە حەزمان لێتی بەڵام ئەبێ زیرەکانە هەڵی بژێری و زیرەکانە بیخۆی یەکەم نابێ بێ بە پرۆسەیەکی باشێک لە ژیانت یعنی من ناکرێ بەبێ ئیلا هەموو ڕۆژێ کولیچێ بخۆم ئێبا ڕۆژێ بۆچی هەموو ڕۆژێ پاقلەوایە بخۆم بۆ هەموو ڕۆژێ ئیلا چەرەسێکی سوێر خۆم مەسەلەن بۆ نمونە بۆ هەموو ڕۆژێ ئیلا من لقمێک یان ماست عەفوم کە مادەیەکی غازی بخۆم بۆ قینا بیخۆ مشکلە نییە مرۆڤی تۆش حەزت لێتی ئێمەش حەزمان لێتی بەڵام بە زیرەکانە هەموو جارێوە ئاڵێن تۆ نانێت چەوریەکە خواردووە حەزت لە شیرینیەکە دەدوای نان بیخۆ لە بینی نان خواردنەکانە مەیخۆ واتە کە گەدە و بەتاڵ بوو ئەم مەسجەیە گەدە و بەتاڵ بوو شتی شیرینی تێمەکە ئەبەدەن بۆچی دکتۆر لەبەرەوەی تۆ کاتێکە من نانەکە ئەخۆم ئێستا مەسەلەنەوە کوود نانی جەژنە خۆین باشە حەزم لە کولیچەیەکە مەسەلەن بۆ نمونە حەزم لە کولیچەیەکە نایەڵم لە دوای لە سەعات دەبی خۆم هەر سفرەکە لا نایم کولیچەیەک و چایەکەکە ئەخۆم هەرچەنە زۆر باش نیاڵم ئەگەر حەزت لێ بوو باشە هەموو کەس هەمومان حەزمان لێتی ئەو کاتە ئەی خۆم بەڕاستی ینی زەرەرەکانی کەمتر لەو کاتە زەرەرەکانی چکە یەک جار ئەنسۆلینێ بەرزە بێتەوە تۆ کە خواردنە خواردووە جارێک بەنسۆلینێ بەرزە بێتەوە باشە وەک ئەوە نییە تۆ بە بەردەوامی ئەم ئەنسۆلینە بە بەردەوامی لە بەرزبوونەوەیە هەر نیو ساعت جارێ هەر نیو ساعت جارێ ئەم سۆلینە بەردەوامی خۆنسۆلین گرنگ زۆر گرنگە بەرزەوە بێ بەڵام بۆ چی لە کاتی خۆیان بمی گرنگە و لە بە شێوازێکی هێواش ینی هێواشی کە لە لەشی مرۆڤ بە محاولە بکەیت ئەو خواردنانە ئەنجا بینەوە سەر خواردنەکە باشە من نانەخۆم بۆ نمونە ئێمە هەموو جارێ وتمانەوە بزانین لەگەڵ کاک حاجیە زۆر جار باسمان کرد وتمانە لە ڕۆژێکە زۆرترین خواردنت ئەبێ لە شەکرە ئاڵۆزەکانەوە بێ لە شەکرە ئاڵۆزەکانەوە بەسمان دانەوێڵە تەواوەکانە یعنی 50% وزەی مرۆڤ بەبێ لە دانەوێڵە تەواوەکان بێ هەموو جارە من وتمە دانەوێڵە تەواوەکان گەورەترین نیعمەتە لەسەر گۆی زەویە باشە تۆ بەیانی نانێکە خۆی گریمان لە نانێکە خۆی ئەم نانە چییە چۆن ئەم نانە خودی نانەکە چییە دروست لە چی دروست کرا لە ئادێکی سفر دروست کراوە یا لە ئادێکی گەرمی تەواو بە کامیان باشە بێگومان لە گەرمە تەواوەکە ئیدەن هەموومان ئێستا ئەزانی هەموو تاکێکی کۆمەڵگای خۆمان ئەزانێ نانێکی گەنمی تەواو باشترە لە نانێکی ئادی سفر برنجێکی درێژ لە برنجێکی خڕ باشترە فێر بووین تەواو هەموو ێزانێ باشە من بەیانی نانێکم خوارد ئەمە گریمان بەیانی نانەکەم خوارد ێ باشە نیوە ڕۆدێتەوە برنجە خوازانە برنج هەیە ێ برنجیش ئەخۆم ئی بۆ لەگەڵیان نانەخۆم ئەی ئەم هەموو شیرینیە چیە دوای لەگەڵیایی خۆم واتە مەبەسم چییە مەوێ ئەم مەسجە بگەێنم ماوەسا کە ئێمە گرفتمان لە ژەمە سەرەکیەکان نییە تا ڕادەیەک ئەوەنەی گرفتمان لەو بەینە خۆراکیانەیە بەینە خۆراکیەکە مناڵەکە ئەنێرێ مەسەلەن بۆ ئەو گرفتیەوە مناڵەکەمان ئەنێرن بۆ کشۆ بۆ دەرەوە یەک کێکێکی ئەهێنێ بەس کێکەکە خودی خۆی بەقەدەر 1 کیلۆ وزەیتە کیلۆ 3 وزەیتایە ئەوە مشکلێک ئەنجا گۆڕانکاری لە وزەکانە بۆی خۆش بێ یەک دنیاە چەوری ناتەندروستی هەدرەجەکراوی جوانی بۆن خۆشی ڕێک ئەخەنە ناو پێی دروست دەکەن ئەو پەتاتێ باشە ئەو چپسی پەتاتێ ئەو چپسە خودی خۆی پێی دروست دەکرد ئەو هەموو ڕەنگەی کە خۆشت باسە کرد خۆشە بێ خۆش نابێ خۆش جوانم جوانەوە خۆشە ئێمە فێڵیش لە خۆمانەگەین دکتۆرە اینجاروە یەک خواردنی چۆری زۆرە خۆی لاخیراڵە بە خواردنەوەی گازی بەسەراکەم هەرسە بێ ئەوە گرفتەکەمان ئەنجام مناڵەکانی ئەدی نەڵین کاکە وەڵا سەعات 10 12 دان خواردنە باشە ئەڕوا شربەتێکی لەگەڵاکە ژەربەتێکی ناوی ناهێنم باشە کە بەس ڕەنگ و شەکرە تێکەڵی کردووە پێشی نان خواردنی نیوەڕۆ ئەیخوا
وڵی نیوەڕە بە قورعان نانی پێ ناخور نانم پێ ناخور ئێنانە پێێنە لەکوێ نانە پێ قورێتەوە بای 400 کیلۆکەلەریان 500 کیلۆکەلەری پێنجدا خواردنەکە یا بە مناڵێک بەم خواردنەهینەوە. حاجی مامۆسامان بەسم چێمە بەسم وایە ئێستا هەمومان لەوە تێگەیشتین ئێمە گرفتمان لە ژەمە خۆراکیەکەیان نییە تا ڕادێک ئەوەنەی گرفتمان لە بینە خۆراکەکان هەر بە ئەوەی فریا بکەوین لە بەیانی و دەست پێ بکەین بۆ خواردنانی لە جەژنای خوین بتەوێنێتەوێت زۆرینەی ماڵەکان قەیسی و فاسۆلیا و برنج ئەگەر دوو گۆشت نەبێ لەلانیکەم گۆشتی حازرە ئەمانە تەندروستن هەمووی تەندروستەوان زۆر هەمووی تەندروستە قەیسیە تەندروستە ئەگە شەکلی تێنەکە نازانەوە باو نەماوە باوی شەکر باوی شەکر نەماوە جەماعەتوانە ئەمە قەیسیە تەندروستە ئەمە گۆشتەگە یەک بەرنامە لەگەڵ تواکر وابزان باسی گۆشتمان کرد ئەو گەورەترینە ناکرێ مناڵ گۆشت نەخۆ ناکرێ مناڵ گۆشت نەخۆ یعنی زۆر مشکلەیە مناڵ گۆشت نەخوا بەڕاستی گۆشتی سۆر زۆر گرنگە گۆشتی سپی زۆر گرنگە فەم ئەمە نیعمەتە خودی خۆی نیعمەتە و زۆر پاکە و زۆر باش فاسۆلیایە ماشەڵڵای لێبێ گەورەترین نیعمەتە پڕی هەر کانزاکان و پرۆتین و ئەنواوە ئاساییە دوو گۆشت پێکەوە بخورێ زۆر ئاساییە بەعەکسەوە زۆر باشیشە هیچ گرفتێکی نییە باشە ئەمە گۆشتەکەیە ئەمە فاسۆلیاکەیە ئەوە برنجەکەیە بەس برنجەکە کەمی لێ بخۆ بۆچی برنجەکە کەمی لێ بخۆین لەبەر چی لەبەرەوەی من ئەزانم ئەڕۆمە دەرەوە نیوەڕۆ ئەی خۆم دوای نیوەڕۆ ڕۆمە ماڵەکان ئەی خۆم کولیچەکە ئەخۆ مەبەستم چی بوو برنجەکە کەمی لێ بخۆ باشە ئەنجا چیمان هەیە لە ماستاوێکە دادناوە چەندێ خۆش ئەی بوو باسی خواردنەوەی گازی و مەیهێن دەمەیهێنە فێر بینیتر ئەو بڤەیە مەیهێنن بانەهێنین با فێر بووین والله بەخوا مەیهێنن ئەی سەوزە باشە بوونی هەبێ واللهی زۆر گرنگە ئەو ویستن بەخوا کردە خەیاڵمان ئەنی هیچ نابیبەری سەوز ئەو ڕۆژە باسی ئەو بابەتەمان کرد لە شوێنێ بابە زەڵاتە زۆر مویمە لە بەیانان نابێ والله بیخۆ لە زایی بەیانان چۆ زەڵاتی تیابێ آخر والله بۆ لەگەڵ هێلکەڕۆنا زۆر خۆشە بۆ یعنی زەڵاتەیەکی مەسەلەن ئەنوا وەشکات یەکەڵی کەی بە یەکتریا لەگەڵ ئەو هێلکەڕۆنەیە بیخۆی چەرێ گرنگە بۆ تەندروستی ئەرێ کانزایی تایە ڤیتامینی تایە ئەرێ بەکتریای سوودبەخشی پێ دوایەتی هەموو شتێکی تایە هاوکاری ڕێخۆڵەت هاوکاری مەعیدەت ئەکا ئاوی باشی تایە لەم مینێ ماوەسا ئەمە هەمووی تەندروست بوو یا تەندروست نەبوو والله تەندروست باش کەواتە بێخەم بن نان و چێشتی جژن باش بخۆن بەس برنجەکە کەم خۆنانی لەگەڵ خواردنەوەی گازی لەسەر حەزی لە برنج نییە بە تێگوشێ تشری بێ بخوات چ مشکلێکی بەڵام نانەکە و بانانی گەنمی تاوە ئەمە گەشت ئەمە نانی بانیمان ئەوە نانی بایمانتەوە باش ئەگەر باس لە من حەزەکەم باس لە چەرەسات بکەین زۆر ڕێ لە جەژنا و ینی هەمومان نەزانێ یین باس لە سوودە تەندروستەکانی چەرەسات کراوە کە چەرێک گەمە بەڵام یین لە جەژناکەی منانی بەیانی خۆین و ژەمەکان تێر و تەسەلە لەگەڵ یا چەرەسات بخۆین ئەمەیان چۆنە کاکتۆر دەست خۆشدادەوەنیە ئێمە چەرەس بەشێکە لە خۆراکی تەندروست بەشێکە لە خۆراکی لەو سفرە تەندروستی کە بوو جارێبەر بەڵام گلەیمان لە چەرەسا چی هەیە خوێی زۆر تێ نەبێ لەبیرمان نەچێ خوێ لە ڕۆژێکە بە پێی ڕێکخراوی تەندروستی و جیهانی دەرجاکەن ڕەبێت لە ڕۆژێکا 6 غرام زیاتر نەخۆی 6 غرام یعنی کەوچکێکی چا مەسەلەن بۆ نمونە 24 ساعتێک مەبەستم چییە مەبەست بۆیە من ئەزانم ئێمە تا ڕادەیەک نانی ئێمە خوێی زۆرە نان چونکە نانی زۆر ئەخۆین خوێی زۆرە برنجی ئێمە جەماعەتی خۆمان تۆزێ خوێی زۆرتر فیەکە باشە شلەی ئێمە خۆی خۆشترە بەڵامە ڕابوونا ینی بەس ڕادەی باوەڕیتانێ بەس ڕابی تەواوتر ینی ئیتر خوێناکەی بە ئینەکەەوە مەبەستم چییە مەبەستمەوەیە چەرەس تاکە گلەی لەسەر چەرەس بێ خوێکەیە باشە فقط خوێکەمان مشکلەیە بەڵام چەرەس گرنگە بۆچی گرنگە وەکو خۆشت باس کرد تەمان چەوریەکی زۆر بەسوودیتیایە بە تایبەت ئەو چەوریە ئۆمیگاسیانەی کە لە چەرەسە هەیە زۆر گرنگە چکە تۆ ئێمە ئۆمیگاسیە زۆر وەرناگرین لە بەرچی وەری ناگرین چکە ماسی خۆرنین ئێمە
لەسەر دەریانین ئێمە بۆیە کورد ماسی خۆر نیە ئێمە خۆمان ماسی خۆر نین بەڕاستی هەموو هەفتەیەک ئەرێکیە لە ئێمە هەموو هەفتەیەک دووژەم ماسیەخوا زۆر قورسە ماسی ماسی خۆر نین فمەجبورین ئۆمیگاسیەکە بێنین ئێزەیتی زەیتونش بەکارنانی لە ماڵەوە ئێزەیتی زەیتون بەکارناین تەنها چیمان هەیە گوێزەکەمان هەیە لە بەیانانە وە چەرەسەکەیە فمەبەستم چی بوو مەبەستمەوەی ئەو ئۆمیگایە سێ ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە لەشا بۆ دابەزاندنی چەوری بۆ دابەزاندنی ئیلتیهابات و هەوکردن و وەلحاصل قائمەیەکی ئیسفادەی زۆر درێژی هەیە فئێمە چیەکەی نەبێت لەگەڵایە چەرەسەکان نیعمەتێکی گەورەیە لەو لەهی دکتۆر با من دوو پرسیارە چەرەس بکەم ئەکرێ بڵین فڵانە چەرەس جۆری چەرەس لەوی تریان زۆر باشترە ئەمە یەک دووەم بە کاڵی یا بەبرسە بوون بایم هەیە لە ئەو شوێنانی چەرە زەفرۆشن هەیە کاڵە هەشە بڵێن ئەوە کراوە سوور کراوە بەڵێ کامیان ئەمان ئەم دوو جۆرە زۆر باش با یەکەم پرسیاری وەڵامی پرسیاری ڕقەمێک هەموو جارێ ئێمە خۆمان ئێمە دەستگا جیهانیەکان خواردنیان پۆلیان کردووە ئەڵێ سەرچاوە پرۆتینیەکان سەرچاو سەوزە و میوە سەوزەکان و میوەکان سەرچاوە چەوریەکان باسی تاکە ناکەن یعنی ناکرێ من هەموو جارێ باس ناکرێ باسی باینجان بکەم بامیم لە دوای بامێ گلەی بلێ کاڵێ بۆ باسی من نەکردووە بەمەبەستم چی بوو بەبست یەک پاکێجە ئەوەی هەموو خۆراکەکان گرنگن ئەبێەوە بخۆی هەمە جۆر بێ باشە وا لە هەموو بەشێک خواردنت هەبێ بەڕاستی ئەمە یەکە وەڵامی ئەوەی دووەم کاڵەکە وابزانم باشترە لە حکمی ئەوەی خوێی کینترە کەمترە لەگەڵ ئەوەی شایە تازەترە و پێکاتەکانی لەوەیە باشتر بێت بەڵام ئەمە ئۆپشنێکی باشە وەکو دادەخۆنیاوتی بۆچی باشە سینکە بزانم چەندێک گرنگە نانی بەیانی چەندێک گرنگە کە تۆ نانی بەیانی خوارد برسید نابێ هەتانی وەڕۆ خۆ ئەگە برسید بوو ئەتوانی بە 5 دەنکێ 4 دەنکێکی چەرەس تعویزی ژەمەکە بکەیتەوە تعویز هەت برسید نەبێیتر هەرەوەنە برسیتە بێ هەرەوەنێ بەڵام ئێگە حەزیەکێک حەزی لە چەرەس نەبوو چی بخوا باشە بۆ شەربەت نەخۆ ئەی بۆ نەڕێن بیپسیە بخۆین یا پسکیتێ بخۆین هێڵی سوورە ئاگاتان لێ ئێمە ڕاهێناوە لەسەر نارین بڵێ حەلەکەمان چییە حەلەکەمانەوەیە سەڵاتێکی جوان دروستەکە باوەڕیتان بێ لەوەیە 100 جۆر هینمان هەبێ زەڵاتەمان هەبێ هەر ئەنواع و ئەشکال خوای گەورە ئەم نیعمەتانەی دروست کردو ئێ زەڵاتەکە هێنەمەی دەمە لای مناڵەکە تۆزە میوەیەکشی تێکەم میوە و سەوزەکان بەیەکەوە ئیدەن کاتی داخڵکردنی زەڵاتە ئەو بەینان هەیە کاتی داخڵکردنی میوە و زەڵاتە ئەو بینێ شیری وەکو وتمان شیرینی و پاقلاواکە کەیە دواینا ئەگەر حەزر لێ بوو بەس تا خۆت بگری باشە کە خۆشت دەگری کاستەرێکە مەحەلەبیەکە شتێکە دوای نانخواردنەکە بیخۆی تا ڕادێک زەرەرەکەی کەمترە دکتۆر ئێمە هەست دەکەم ئەم شتانە هەمووی هەیە لە کۆمەڵگی ئێمە بەڵام بە سەقەتی بەکارانێن ئەسم میوە ئێمە بۆ نەچین سەعات 9 شەوی خۆین ئافرین مەحەلەبی یان کۆمەڵک شیرینی لەگەڵ چایە نانخوراوەتەوە بۆ سەعات 9 شەو یان عەسرەی خۆین تۆ بۆ واسی قاوە ناکەی قاوە سەعات 2 شەوەی خۆی جاری وایە خۆت قاوە سەعات 9 شەوەی خۆی قاوە تو خۆردن بەنیازی خەویشی ئەوە مشکلێکە بۆ دروستەکەیان یعنی کافاینێکی زۆری تایە تەسەوڕەکەی ئەم لەم ڕۆژانە بەرنامەیەکمە بوو لەسەر قاوە یعنی قاوە ئەگەر ئەزای کاتەکەی کەم بە تەواوەتی کێ سەعات دوای 3 ڕۆڵە کە قاوە مەخۆ هەندە کاریگەریە لەسەر خەو بۆ لەبەرەوەی تەمەنی لە شایە زۆر کاو کافاینەی کەتیایەتی لە لەشا زۆرە مێنێتەوە چاکەمترە بەڵام قاوە کەمتر هینی تایە کەمتر کافاینی تایە یەک کوپێکی قاوە بەقەدەر کافاینەکەی کە 100 نزیکی 90 بۆ 120 میلیگرامی تایە لە چایە 30 میلیگرامی تایە یعنی 3 قات 4 قاتی تایە بەڕاستی بەمەبەستم چی بوو بەسمۆیە تۆ نیوەڕۆخ چاک قاوەکە و خواردووە ئەو قاوەیە مێنێتەوە هەتا سەعات 9 شەو نیوەیە مێنێتەوە 9 شەو یعنی ئەگە 100 غرام خواردی بێ سەعات 9 شەو 50 تایە لە لەشتە سەعات 3 شەو 25 زەرەرە لە خەوت ئەدینۆسین بلۆکەکە و خوا حافز لە خەوەکەی جار بەچ
باشە کاکتۆر بینە سەر و کەسانی کە نەخۆشن نەخۆشی شەکریان هەیە زەختیان هەیە یان جۆرێکی تر لە نەخۆشیان بەڵێ. ئەوانە تا چنێک گرنگە لە ڕۆژانی جژنە زیاتر لە هەر کەسێکی تر ئەگان لە خوارە دەستە خۆش بێخوا ئێمە ئەو قسانەی کە کردمان بۆ کەسێکی تەندروست عام بوو بۆ شتی بوو قەسێکی عام بوو ئێمە ئەمانەوێ ئەم مەسجانەی ئێمە بگێ بۆ ئەوەی خەڵک تووشی نەخۆشی نەبێت سیسە پێ وڵامی پرسیارەکەت دەمەوە لە بیرمان نەچێ لەگەڵ ئەو خۆراکە تەندروستەی کە ئێمە باسمان کرد ئێمە وا خەریکی باسیەکەین بەس وەرزشی لەگەڵا بێ ئەها و ئێمە وتمان لە دوای نانخواردنەکەەوە شیرینێکە ئەخۆی شیرینێکە ماخوار ئێوزەکە زیاب بوو یاننا ئێ پێویستێکە خۆوەکو جاران نییە ئێجاران هەمویان سەرف کردووە من دوای ئەوە ئەبێ بڕۆم وەرزشکەم ئەو گەڕانی جژن پیاوان ماڵە دراوسەکانە گەڕێن ئارەقەکەنەوە تا بڵی باشەوە نیە حتا بڵی باش هەمسی لێ ڕەحمیژە حتا بڵی جوڵە باش بەڵام وەرزش زۆر گرنگە قاپشتم کاکتۆر بە وەرزش حساب ناگرێت بۆ ماسوولکەکانە بەڵام وەرزش بۆ دامەزاندنی کێشنا ئەتخوا فرسیاکە بچی چینەوە سەر ئەمەیانی کە نەخۆشن نەخۆش بنە وەڵا بێ ئەبێ گرنگیەکی تایبەت بە خۆیان بە یەکەم باسی جەماعەتی شەکرە بکەین حتا ئەوانەی کە باسمان کرد ئەو شیرینی و شەربەت و کولی چۆکێک ئەوانە بالە لە قایمەکەی لای بە دایبە کاکە بەس کێشەی لەگەڵ گۆشت و قەیسی و فاسۆلیاکە نییە نە ئەوانە تا ڕادەیەکە بێ ئاگاداری خۆی بێ ئاگادە تا ئەتوانێ ئاگات ئەزای چی خۆی مۆزوعیش حتا ئەو مبابەتی شەکرەکە دوو جۆر شەکرەمانێ جۆری یەکەم و جۆری دووەمە لە جۆری یەکەمە پێوتێ کاربکاون دەبێ حساباتی کاربۆیدراتەکەی بۆ بکەین بۆی جورعەکەی بۆ حساب بکەین بەڕاستی بەڵام لە جۆری دووەمە ئێمە وتمان شەکر ئین گەن و دانێ وەڵتاوەکان لە 150 لە سەتابێ بۆ ئەوانە بێتە 40 لە سەد یعنی تۆزێک کەمێکاتەوە بەڵام ئەو شیرینیانی کە باسمان کرد ئیتر بۆ ئەوانە بێتە مەمنوع ئەبێتە مەمنوع چەرەس مشکلەی نییە مەس ئاگاداری ئەو کەسی کە زەختی هەیە بێ ئاگاداری خوێەکەی ئاگاداری خوێەکەی واتە ئەو چەرەسەیە ئەو جۆرە هی نەبێ ئیدەن ئەو شیرینیانە بۆ قەتع بێ وەرزشە بێ بە فەرز لەسەریان نا ئەبێ بە فەرز لەسەری ئەو سا سونەت بوو بەسیسە بوو بە فەرز لەسەری بەڕاست جگە لەوە زیادە ڕەویەکان لە خواردنەکەی زیادە ڕەوی لە خواردنەکانی ئەبێ بەچی ئەبێ بە مەمنوع بینە خواردنەکانی بە هیچ شێوازێک نابێ ئەم شیرینیانەی کە باسمان کە شیرینە نابەسوودەوە کوچکلێت و ئیتر چۆزانم شیرینی سەڵات و میوەش بۆ ئەوانە زۆر گرنگە یان زەڵاتە و وەرزی شووتیە نەیخۆن باشە ئەبێ ئاگاداری میوەکە بێت کا میوەیە جۆرەکەی جۆرەتی بۆنونە قەینا مشکلە نێبی خوا وەکو خواردن بەڵام با سەوزەی لەگەڵا بێ کاهوی لەگەڵا بێ خەیاری لەگەڵا بێ ئەمانی لەگەڵا بێ بەڕاستی بەیە بۆ ئەوەی هەڵمژینی شەکرەکە کەم کاتەوە مەوزوعەکە ئەوەیە هەڵمژینی شەکر کەم کاتەوە و بە تەنیا مەسەلەن بەس برنج نەخوا ناکرێت تۆ بەس بە تەنیا برنج خۆی یعنی چرە سادەیمە باسمان کرد تێکەڵی کە لەگەڵ برنجەکەیە مەسەلەن چەوریەکەی تۆزێک زیاتر بێ بۆی هەڵمژینی شەکرەکە کەمتر بێت دکتۆر پرسیار و قسە زۆر ماوە لەسەر ئەم بابەتە بە تاکید ئەزام تۆش شتی زۆرترێت پێ بەڵام کار لەوە زیاتر دەرفەتمان نایە خۆی پروردگار تاعاتی ئەمڕۆی هەموو مسلمانان بکات و بشمانگەێنێ بە ڕۆژە پیرۆزەکانی جژن ئامین ئینشاءالله وەگەنەمان بینیت هەر لێرە جژنت گەورە قبوڵیکە ئینشاءالله سەلامەت سەلامەت حاجین ئینشاءالله زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر محەممەد جەباری پزیشکی پسپۆڕی کلینکی خۆراکی سوپاس بۆی لەم دەرفەتە لەگەڵمان